سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست لە ڤیددیۆیەکی نوێ گەڕاینەوە وڵاتان دەربارەی زانکۆلاین. ئەلەم ڤیددیۆیە باس لە کریدتەکەین و شێوازەکانی وەرگرتنی چونکە زۆرترین قوتابی کە پرسیاری لا دروستە بێت دەربارەی کریدتە چۆن هەژمارەکرێت و ئایا لە قازانجمە یان لە زەرری تەلەبەکەیە. ئەلەم ڤیددیۆیە باس لە کریدتتان بۆکەین جەختێکی زیاتر لەسەر کریدتەکەین و بە شێوەیەکی گشتی باس لە هەموو پرۆسەکەکەین ئینشاڵڵا بۆ ئەوەی تۆی قوتابی ئاشنا بن. وەکو ئەزانن سیستەمی زانکۆلاین ئەوەیە کە قوتابی بە نمرەی خۆی چێتە بەشە پزیشکیەکان چونکە کریدت بۆیان حساب نییە، هەنێک لە بەشە پزیشکیەکان و هەنێک لە ئەندازیارەکان و هەنێک لە علومەکان. و پاراڵێل و ئێوارانمان هەیە زۆر قوتابی و ئازانن کڕینی نمرەیە، بەڵام نەخێر ئەمە تەنها خوێندنێکە بە پارە، بەڵام لە چی لە پێناو یەک کورسی لەوە چێت تۆ لە بۆنی یەک کورسی ئەو بەشە شمتی نەکردبێ پێویستەکە ساڵانە بڕەپارەیەک بدەیت بۆ ئەوەی لەو بەشەی کە تۆ ئەتەوێت بخوێنیت. ئەوش تەبعاً منافەسەی نمرەیە و ئێوارانیش خوێندن تایە بە ئێوارانە، بەڵام حکومیە و پارەیە. بەڵام باسەکە ئێمە ئێستا لەسەر کریدتە. هەژمارکردنی کریدت وەکو ئەزانن جیال لە بەشە پزیشکیەکان هەموو بەشەکانی تر ئیجباریە کە هەژماری کریدتی بۆ بکرێت. کریدت چۆنە؟ بۆ نمونە ئێمە قوتابیەکمان هەیە کۆنمرەی 75 کۆنمرەی 75 حەزی لە بەشی بۆ نمونە زمانی ئینگلیزیە. ئێمە دێن چیەکەین؟ بابەتە هاوپەیوەندیدارەکان بۆ بەشی ئینگلیزی هەر سێ زمانەکە خۆیەتی، واتە کوردی، عەرەبی، ئینگلیزی. بۆ نمونە کوردی 80 هەیە، ئینگلیزی 90 هەیە، باشە؟ و چیمان ماوە؟ عەرەبی 50 هەیە. چی ئەکەین لەم حاڵەتەیە؟ کۆنمرەی گشتی قوتابێکە 75 لێکدانی زەربی 0.7 ئەکرێت، یعنی چی 170 نمرەی پۆلی 12 وەرئەگیرێت، پاشان سی ئەمێنێتەوە 180 لەسەر بابەتە هاوپەیوەندیدارەکانە. بابەتە هاوپەیوەندیدارەکان وتمان ئەمانەیە: کوردی 5 نمرەی لەسەرە، ئینگلیزی لەبەر ئەوەی بابەتە سەرەکیەکەمانە و تەقدیمی بۆ ئەکات 20 نمرەی لەسەرە، و عەرەبیش بە هەمان شێوە 5 نمرەی لەسەرە. چۆن هەژماری ئەەکەیت؟ ئەمە نمرەی پۆلی 12 کۆنمرێت بەبێ هەژمارکردنی هیچ شتێ، لێکدانی 0.7ەکەی ژمارەیەکت بۆ دەرەچێت. ئەم ژمارەیە وەکو خۆی ئەینوسیتەوە، پاشان دەی نمرەی کوردی چەندت تێناوە؟ 80 تێناوە، 80 لێکدانی 0.5 ئەەکەیت، باشە 0.05 ئەەکەیت، 105 کۆنمرەکەی لێوەرەگریت. و پاشان ئینگلیزی لێکدانی 0.2 ئەەکەیت، و پاشان عەرەبی لێکدانی 0.05 ئەەکەیت، ژمارەیەکت بۆ دەرەچێت لەگەڵ 170 کە هی کۆنمرەی پۆلی 12 بۆت دەرهاتووە، کۆی ئەەکەیتەوە پێت ئەڵێ چەندە تێناوە، ئەوە نمرێتە بۆ چوونە پێشبڕکێ بۆ بەشی ئینگلیزی. ئێستا حسابێکەکەین و دووبارە شکارەکەمان بەردەوامەکەین. لە دوای حسابکردنی نمرەکان و بابەت هاوپەیوەندیدارەکان بۆ نمرەکەی ئێستا ببینن نمرەکەی چی لێ هاتووە. وتمان کۆنمرەی قوتابیەکە خۆی لە پۆلی 12 75 باشە، کوردی 80 هێناوە، ئینگلیزی 90 هێناوە، عەرەبی 50 هێناوە، وتمان 170 لەسەر نمرەی پۆلی 12 و 180 دابەشەکرێ بەسەر بابەتە هاوپەیوەندیدارەکان. ئێمە هاتوین لێرە هەژمارمان کردووە، 75 کۆنمرەی قوتابیەکە لێکدانی 0.7مان کردووە، واتە 170 نمرەکەی ماوەرگرتووە کە ئەکاتە 52.5. کوردی 80 هێناوە، لێکدانی 0.05 ئەکرێ، لەبەرەوە 105ەکەی وەرئەگیرێت لە کۆی نمرەی ئەو وانە 4 ئەکات، و ئینگلیزی 90 هێناوە، 120 لێ وەرئەگیرێت لە سیەکە 18 ئەکات، و عەرەبی 50 هێناوە، لێکدانی 0.05 ئەکرێت 2.5 ئەکات، کە کۆی ئەکەینەوە لەگە 170 نمرەی پۆلی 12 77 کردو. واتە چی؟ ئێستا ئەم قوتابی ئەگەر تەقدیمی بەشی ئینگلیزی بکات کە کۆنمرەی خۆی 75 بەڵام بۆ ئینگلیزیە بێتە 77، واتە لێرە تەلەبەکە سوودی لە سیستەمی کریدت بینی. بەڵام ئەگەر بۆ نمونە بەشی ئینگلیزی تەقدیم بکات و ئینگلیزیەکەی 50 بێت یان کەمتر بێت، ئەلەو حاڵەتەی ئەو 75 دا ئەوەزێت تێتە 72 70 یان خوار 70. زۆر ئاسایە چونکە هەر بەشێک کە تەقدیمی بۆ ئەەکەیت بەندە بە بابەتە هاوپەیوەندیدارەکانەوە. هیوادارم سوودێکی هەبوو بێت و ئەتوانن ڕۆژانە سەردانی پەیمانگای سلێمانی کەن لە شاری سلێمانی بۆ ڕیزبەندی و پڕکردنەوەی فۆرمەکانتان. پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆستایان بەرامبەر پادشی ئازادی بۆ پەیوەندیکردن 070 261 44 34 یان 050 858
94 93